یەکی هەر لە کارەسەرەکانی بەنزینی ئەوڕۆ تەماشای ئەو کابرای ئەوڕۆ مەچینەی کردەوە لەسەر ئەو بەنزینە خراپەی کاسکێتەکەی سۆتا ئەو مەچینەکەم لەبەر دەستی هاتاچم کوورەیەکەم و خاوێنیەکەم و سیتە و گرانیەکەم و ڕەندەیەکەم و مەزبوطێکەکەن و ئیشاڵە بەس دەبی بەنزینی ناوتان چ خڕ بەتار بکە ئەگەر نادیستا سەبەبەکەی تووشە بیتەوە وەڵایەوە با 25,000 فەقیری بەنزین تێکردیا تەماشا نێسکە سێ وەرەقەی مەسروفە تەماشای کابرا لەسەر کوالیتی خراپ بەس فیتمەم سۆتاندن نییە جاروێ مەچینەش خراپەکە کاسکێتیە سۆتینی پستنیە شتێنی وەلفیە سۆتینی ئەو هەموو حاڵەتانەی هەنە سیارەی گەرمەکە سیارە ناڕوە تانچی هەوایەکە ئەو حاڵەتانەی زۆرن باوەڕ بکە کابرا جاروێ بەنزینەشی تێکردیە احتیمال هەتا 200-300 دلاری لە سیارە خوددا هێشتا ڕاستەڕێ نەبووە هەمووی سەبەبی ڕئیسەکەی بەنزینە بزانە ئەوەش قاعیدە چی دێ ئەمە دەبێت پێکرێ ڕۆژێ زەلۆمەش خراپە بەڕاست پێ بێنم کابرا فیتپەم گۆڕی پاش 2 ساعتا دێت وێرێ فیتپەم سۆتاوە ئێلۆمەش خۆش نییە احتیمال لە ڕۆژێ 5-6 ڕۆژوێ 2 فیتەرێ احتیمالە 12ش بگۆڕی ئەو ئەلەنترا مەچینەم کرد تۆ کاسکێتی سۆتان لەبە بەنزینی خراپ چونکە بەنزینەکە کوالێتی زۆر نزم بوو مەچینە زۆر لێدا ڕۆیشتنی نەمابوو کابراش هەستی پێ ناکرد کە خەتای بەنزینە هەر زەختی لێ کرد کاسکێتەکەی سۆتان ئەو مەچینەکەی کردەوە لە چاوری و لە ئاو تێکەڵبوون ئەو شێلوکە ئێستا فەحسەجی بۆ بەنزینە دەکەین زام جیاوازی بەنزینی لەگەڵ ئەوەی کە تێست پێ دەکەین بزانم کووە بەس بە حرەکاتەوە سیارە مەسەرەن حرەکەی دەکەتن مەچینی سیارەی ئەو بەنزینە بە حکمی ئەوەی ناوەوەی ئەوە دەبیتن ئێستا کوالیتی ئەو بەنزینەی بە دەردەکەویتن بە دوو نوعی جیاواز ئێستا تێستەشکەشیان بۆ دەکەین ئیشەڵڵا مشکلێ بەنزینی بەعام ئێستا کوالیتەکەی زۆر باش نییە مشکلێ دروست دەکاتن لە ئەوەی مەسەلەن فیتپەمی پێدەسوێنیتن مەسفی پێدەسوێنیتن کوالیتەکەی لە خواردن و هۆت و ئەوانەیە وکتانەکەی زۆر کەمە بەنزینی کوردستان بەعام بەنزینیشی خراپە سیارەی تووشی مشکلەی دەکاتن سیار تووشی عاتڵبوون دەکاتن هەر لە عاتڵبوونی کاسکێتی ڕابگرە وەلفی ڕابگرە پلاش دەسوێنیتن نۆزلی عاتڵ دەکاتن کار لەوەی دەکات سیارەکە تووشی گربوون و ئاگر تێکەوتنەوەی ببیتن ئەو بەنزینی نیوەی لەگەر هەوای ڕووی ئەوەی دیکە ماوە ئاوی تێدایە و چەورش ئەو بەنزینە کوالیتەکەی یعنی لە حەدی خراپی زۆر خراپە ئەو بەنزینە شۆ دەکاتن مەسەلەن سیارە عاتڵ ببیتن فیتپەمی سوتێنیتن مەسفی خراپ بکاتن پلاشی سوتێنیتن چێش سیارەی دەکوژیتن ئەو مشکلان دروست دەکات ئێستا ئەو بەنزینە زۆر خراپە ئەو کابرایە نەتوانێت پشت بۆ بەنزینە ببەستن بۆ سیارەکەی ماگانە یاخود مانگ دووجار تێستی بەنزینەکان وەردەگرین و دەنێرین بۆ تاقیگەی ناوەندی هەولێر بەمەستی ئەنجامدانی پشکنینی لەسەریان و هەر کاتێک ئەو تێستانە گەڕانەوە ئیزراتەکان دەست پێ دەکەین بە بەردەوامی کۆمەڵێک لە بەنزیخانەکان بە سەبەبی تەقدیمکردنی بەنزینی خراپ بە شوفێران غرامە کراون بەداخەوە تیکرار کراینەوە بۆیە ئەگەر بە منە وەربگرین لەو مانجی چووی ئەمە 6,250,000 دینار مەجموعی 6 بەنزیخانە غرامە کراون و چونکە بەنزینەکانیان خراپە بەڵام تایبەت بەنزینی نۆرمال خەڵک چونکە لە سعرەکەی کەمەک هەرزانە و ڕەوازی زیاتری لەسرە و ڕێنمایەکان زۆر تووتر ئەکرێن لە داهاتوو لە یەکشەمەوە دەست دەکرێت بە داخستنی ئەو بەنزینخانانەی کەوا لە پشکنینی تاقیگەی ناوەندی دەرناچن و ئەو بەنزینخانەی کەوا لە جارێک زیاتر ئیزراتی لەگە کرا و غرامە کرایە ئەو بەنزینخانانە ئیدی داخستنیان لەوەکرد داخستنەکان لە ڕۆژێک دەست پێکە تاکو 15 ڕۆژ بەپێی غرامەکە و بەپێی دەسەڵاتی کە پێندراوە ئێستام تێستم سە بەنزینە کردێ بەنزینەشی ینی باشن یان نۆرمال ینی تەبیعینی لەو سیارەکە مەسەلەنیش پێ بکاتن پێ بڕواتن ئەو سیارە و ئەو بەنزینەش مەسەلەن ئێستا منە و خەلالانەی لۆ چاکەم ئەو بەنزینە